هاوڵاتیان لە هەولێری پایتەختی یاریمی کوردستانیش جەژنی لەدایکبوونی پێغەمبەریان لە ڕۆژی پێنجشەممە کردەوە. بە بۆنەی ئەم ڕۆژەوە خەڵکی لە مزگەوتەکاندا کۆ دەبنەوە و خێر و خێرات دەکەن. ئەوڕۆ یادی لەدایکبوونی پێغەمبەری صلی الله عليه وسلم هەموو سارەکیەمە هەردەستین مزگەفتی هەردەستی هەموو مزگەفتەکان بەس هەر کەسە بە ئەوەی خۆی هەردەستین ینی چەند ڕۆژێک پێشتر خۆمان حاز دەکەین مزگەفتی دەڕازینینەوە بەو شتە جوانانە لەبەر لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆشمان دەوێت یادی دەکەینەوە سرود و ئەوەی بەسەر پێغەمبەری صلی الله عليه وسلم دا دەرێن لە خۆشی ئەو پێغەمبەرە نازدارەی پاخلاوە و شربەت و بیپسی و ئەو شتانە دەجێڕین بە خێراتنی عالەمێ دەکەین لە مزگەوتەکەمان. نەریتی جەژنی لەدایکبوونی پێغەمبەر محەممەد دەگەڕێتەوە بۆ سەدەی 12 و سەردەمی سوڵتان مزەفەر کە سەرکردەیەکی لەشکری بوو وە شەڕی دژ بە خاچبەرستەکانی دەکرد. زمانی سوڵتان مزەفەری ئەو مەولودە 800 ساڵ پێش ئێستا لە شاری هەولێرێ سوڵتان بووە و ئەو یادەی کردیا ئەویش لە شەڕەشی بووە تەماشای کردیا عید میلادم بۆ عید میلادی ئەوەی پێغەمبەری حەزەتی عیسای ئەو گوتبەوە چیە گوتیانەوە عید میلادە ئەویش گوتبوو باشە ئەری ئەمە لۆ عید میلادەشی لۆ پێغەمبەری خۆمان دەکەین مادام ئەوان دەکەن ئەویش لەوێن دەرێک کە لە شەڕەکەی هاتی تەپقی ئەو مەولودەی ئەحیا کردیا. لەم ڕۆژەدا خەڵکی خۆشحاڵی دەردەبڕن و لەگەڵ خێزانەکانیان لە مزگەوت و مەیدانە گشتەکاندا کۆ دەبنەوە و لە عێراق و هەرێمی کوردستانیش ڕۆژی مەولود پشووی گشتیە.